سلااوت لەبێ عليكم السلام. بەخێراتی بۆ فامیلی مۆڵ سپاس دەست خۆش مەمنون. فامیلی مۆڵ چۆن ئەبینین کەش و هەوای فامیلی مۆڵت پێ چۆنە باشە خۆشە ئایبی نییە. ڕۆژانە بەچێ و خەریکی وەڵا ئێستا بە ڕۆژینە ینی هەر ئیش و کاری خۆمان و ڕۆژەوە گەر پێنجشەم بێ جەماوی دەرکردن بە خۆمان فامیلی مۆڵە شوێنەکە بگەڕێنێرەوە. یاخوا بەخێر بن کەش و هەوای فامیلی مۆڵت پێ چۆنە باشە ئایبی نییە خۆشە بەس دەبینەمیش بازارش باش نییە وڵا ینی خەڵکەکە بە بۆنێ مەعاشەوە بە بۆنێ ئەوە سێرەکەم بازارەکەش باش نییە. وردە وردە خەڵکیش دێ بۆ فامیلی مۆڵ کەش و هەوایەکەی باشترە خۆشترە چکات و لە دوای فتار یەکسەر پاڵ دەیتەوە یەکسەر لەسەر ئەو هەموو خواردنە دانیشی و پاڵ دەیتەوە هەم بۆ لەشی خۆت ناخۆشە هەمیش بارقورسیەکە لەسەر معیدە تۆ تەواوی ڕۆژەکە معیدەت خاڵی بووە تۆ شێستا نانەخۆیت یەکسەر هەمووی تەبقەکەی لەسەر معیدەت ناکرێت پێویستە بێ بۆ شوێنێک کەش و هەوایەکی خۆش وەرگری ینی ڕێکردنێک بڕۆی بێگومان ڕاست دەکەی مەش هەر بواتین تۆزێک بگەڕین تۆزێک ینی جەوەکەی بگۆڕی ڕفقانە بەڵێ باشە ئێستا بۆ نمونە ئێمە داوای شتێک بکەین ڕفقەکان بەهاناتەوە دێن لیان ڕابینی وەڵاهی بڕۆم ئارێ وەڵاهی دیان ڕادەبینەوە چاڵنجێک بکەین پێکەوە دیاڵە ئەوان بۆچی نهاتنە پێش کامیرا وەڵای حەزیان لێ نەبوو دەرکەون ئێدە باشە مادەم دانەیەکیانە بۆ بانکە بێتێرەوە مادەم ڕەفیقتەوە بەکەڵکت دێەوە وەرە دەی هەش کاکەی مات بەخێر بێ ئەحمەدی بابی ئەحمەدی بەخێر بێ خێرانداریم سەرچاوم ڕۆژانە بچێەوە سەرقاڵی تۆ وڵا کەسابەتی کاسبی دەکەین چۆن ساڵە ڕەفیقن پێکەوە وڵای لە مێژ تقریب پێ 6 ساڵەکە چ سیفەتێکی هەیە بۆ نمونە تۆ حەز ناکەی ئەو ڕەفیقە دۆ سیفەتەی تدا هەبێ وڵای سفەتی واتیانی بەڕاستی هەچی برێن یعنی عجز ناوی لە سوبعەتی لەوەی هەموو شتەکان زۆر بەسەورە زۆر خۆشیان لەگەلی قسەی خۆشە نوکتێکمان پێشکەشکیان بەسەراتی خۆشمان بۆ بجێڕێتەوە چێ قسەی خۆشەی چی وەڵا یەکسەر ڕووی ماکەکەم بسوڕنەوە بەلای تۆ نە بە بێم ناتوان بگەڕێن هەر ئەیدە مادەم شتێکم پێشکەشکە شتی چی وە کوچین بەسەراتێکی خۆش بێ نوکتەیەک بێ شتێک بێ بەخوای حالیان تشتێکیوام نەبیرنیان تۆڵی بەبێ من ناڕۆن و ئێستا هیچ پێشکەش ناکەی شتی خۆمانەوە ئەو کاتە دێت و قسەیەوە دەکرێت باز ئێستا نا ینی ئێستا لەو کاتێ ڕاست دەری قسەیشکم لۆ بکە شتێک بەسەراتێک هەلوم ناهێ ئەوە چ سیفەتێکی هەیە بۆ نمونە تو حەزت لێ نییە بڵێ من ئەو سیفەتەی تۆم بەدڵ نییە ئێستا هەلێکە بۆم ڕخساڵ من با پێ بڵم سیفەتەتم بەدڵ نییە بەخوا هیچ سیفەتێکی وهای نییە یانی عسەبی نابێ ئەو ناوەڵا بەعکسەوە من زیاتر ئاسەیدم فەقیرانە زۆر تەحملش منیش دەکەن لەکە دەچین لە شوێنێک هەر ئەوم تاخیر دەم هەرەوە حازرن دێن موعیدی نانە بە مەوعیدم بەس یانی هەدە دەقەک چارێکێک ناکات چێ ئەیدە باشە مادەم تۆ شتێکی خۆشم بۆ بگەڕەوە هەر پێشکەشمان ناکە تۆ ڕەفیقی تۆ بەهانای وەرە بە قورعان نازانم وڵانە جار دەچینە بازاری مەسەلەن جرکەی لەبە دەکات پانتۆڵی لەبە دەکات دەلێ بێ زەحمەت وەرە پێلام ڕاکێشە لا لە پێ دەردەیم ڕادێشەشم ناتوانانی ڕاستکات خوار کاتەوە زۆری باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێ کاگەیات با پرسیارت لێ بکەم فەرمو بەس ئەگەر نەتزانی ئەبێ شتێکم پێشکەشکەی تۆ هەزە شتێکمان پێشکەش کردی ماوە ئی خۆی بوو تو بۆ دەیتە سەر ڕەفیقەکەت من بوو بە توی گوتیە ئەو هات یارمەتی دای شتێکی خۆشی بۆ گێڕینەوە فەرقمان نییە ئەدە تو زارە پرسیارەکەت بکە باشە گۆڵکاری مۆندیال کێ بووە چەند گۆڵیشی هەیە کلۆزە ئەلمانیا وڵی گۆلەکانی نازام وڵاو ئەلم شاز کلۆزەی ڕاستە باشە شازدەیە هەفتەیە شتێکی ئەوە وەزۆمێکی دقیقم پێ بڵێ دەزانم 16 بڵێ وابزانم پازدە شازدە لەوە دوێ ناز بڵێ بە دقیقی کاکە با شازدە لەگە قسێ بۆ ئەحمەد هەرچەند ئەوە هیچ فڕشی بە ڕاضیەوە نییە وڵای بۆ ئەحمەد ئەمڕۆ زۆر یارمەتی تۆیدا دەست خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە زۆر سپاس ئێوە بەخێر هاتن بۆ فامیلی مۆڵ زۆر سپاس سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵەتەکەم پێ بدەن تۆ بووی بە خاوەنی کۆبوونێک لە ئاوا دەتوانانی بچی بازاری خۆتی پێ بکەی ئەبوو ئەحمەد تۆش بووی بە خاوەن خەڵاتێک لەلایەن ئێمەوە دەستەکانتان خۆش بێ بەخێرات زۆر سپاس مەمنون زۆر سپاس بەخێراتی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوە